سڵاو بینەرانی ئازیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ شەشی ڕێبەندان. ئێستاش سەردێڕی چەند هەوا. پەیوەستبوونی کامیۆندارانی کرێند و گێلانغەرە بە مانگرتنی شۆفێران. چالاکی گروپی شاخەوانی چلچەمەی سنە دژ بە سزای ئێعدام. کۆبوونەوەی کوردانی ئازادی خواز لە یۆنان. ژاراویبوونی خوێندکارانی کچ لە زانکۆی فەرهەنگیانی وەرامین. ئەشکرابوونی تۆڕی گەندەڵی بنیادی تەعاون لە زیندانی قزل حەسار. دادخوازی ئەنجومەنی نەتەوەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی. پەیوەستبوونی کامیۆندارانی کرێند و گێلانغەرب بە مانگرتنی شۆفێران. ڕۆژی هەینی پێنجی ڕێبەندان کامیۆنداران لە شارەکانی کرێند و گێلانخەرب پەیوەست بە مانگرتنی گشتی کامیۆندارانی قەسری شیرین بوون و دەستیان لە کار کێشایەوە. کامیۆندارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری کەمکردنەوەی نرخی سوتەمەنی، دابینکردنی بیمەی کارامە، زیادکردنی نرخی کرێبار، پێدانی پشکی سوتەمەنی، دابینکردنی پارچەی یەدەگی ئۆتۆمبیل و لاستیک بە نرخی گونجاو بۆ شۆفێرانی بار هەڵگر بوون. چالاکی گروپی شاخەوانی چلچەمەی سنە دژ بە سزای ئێعدام. ڕۆژی هەینی پێنجی ڕێبەندان ئەندامانی گروپی شاخەوانی چلچەمەی سنە بەسەر قەڵای حەسەن ئاوادا سەرکەوتن و دروشمی نابۆ ئێعدامیان بەرز کردەوە. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگرتنی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. چالاکوانان لە بەیاننامەیەکدا ڕایانگەن سزای ئێعدام تەنیان نەفرەت و تووڕەیی لە کۆمەڵگادا زیاد دەکات و کاریگەری خراپ لەسەر بنەماڵەی بەندکراواندا دەنێت. ئێعدام حکومێکی نامرۆڤانەیە کە هیچ کات ڕێگە لە دووبارە بوونەوەی تاوانەکان نەگرتووە. بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێعدام ڕێگە چارە نییە و ئەبێ سەرچاوەکانی تاوان وشک بکرێن. لە وڵاتێکی ئازاددا شتێک بە ناوی بەندکراوی سیاسی بوونی نییە، چ بگا بەوەی کەسێک لەبەر بیر و باوەڕی جیاوازی ئێعدام بکرێت. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. شەوی پێنجشەمە چواری ڕێبەندان کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی جەماڵ عەزیزی تەمەن 45 ساڵ بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری هەنگەژاڵ بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی هەنگی مەرزی بانە بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە کۆڵبەرێک کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا فیشەکی جەنگی بەربڕی پشتی جەماڵ عەزیزی کەوتووە و ناوبراو بە سەختی بریندار بووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو کۆڵبەرە بریندارە و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی سەقز کراوە. ئازادکردنی سی بەندکراو لەلایەن موحسین چاوەشی لە کرماشان. موحسین چاوەشی هونەرمەندی خۆشناوی کورد بۆ جارێکی دیکە بە یارمەتی لایەنگرانی سی بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکانی لە زیندانەکانی کرماشان ئازاد کرد. بە پێی زانیاریەکان موحسین چاوەشی بە کۆکردنەوەی 400 ملیۆن تمەن پارە بەستێنی ئازادی سی بەندکراوی هەژاری لە زیندانەکانی کرماشاندا ساز کردووە. جاری پێشووتریش ئەو هونەرمەندە ئازادی خوازە بە بەخشینی 200 ملیۆن تمەن پارە 15 بەندکراو کە بەهۆی نەدانی مارەیی قەرزاری و ڕووداوی هاتوچۆ زیندانی کرابوون لە بەندینخانە ئازاد کردهبوو. کۆبوونەوەی کوردانی ئازادی خواز لە یۆنان. ڕۆژی هەینی پێنجی ڕێبەندان کۆمەڵێک لە کوردانی شۆڕژگێڕی دانیشتووی وڵاتی یۆنان لە شاری ئاتێن کۆبوونەوە و دژ بە دەوڵەتی داگیرکاری تورکیا دروشمیان بەرز کردەوە. ناوەندی کەلتوری دیموکراتیکی کوردان لە شاری ئاتێن ئەو چالەکیەی بەڕێخستووە و بەشداربووان بە دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشمەکانی شەهید نامرێت و بژی بەرخۆدانی ڕۆژئاوا هێرشەکانی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بۆ وڵاتیان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە توندی شەرمەزار کردووە. کوردانی شۆڕژگێڕ داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد ڕێگە لە کۆمەڵ کوژی کوردان لە ڕۆژئاوای کوردستان بگرن. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە بەردەم دەفتەری سەرۆککۆماری لە تاران. بەیانی شەمە شەشی ڕێبەندان کۆمەڵێک لە کرێکارانی ئەرکان سالس شاغڵ لە پرۆژەکانی نەوت و گازی جنوبی ئێران لە بەردەم دەفتەری سەرۆککۆماری لە تاران کۆبوونەوە. شەوی هەینی کرێکارانی ئەرکان سالس بە ئۆتۆبوس خۆیان گەیاندووەتە تاران و
لە بەردەم دەفتەری سەر و کۆماریدا خۆپیشاندانیان کردووە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، وەلانانی پەیمانکار، پێدانی داخوازیە داخراوەکان، هاوسانسازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و ئیمکاناتی ڕفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی خەڵکی خوڕمئاوە دژ بە زەمین خواری. بەیانی هەینی پێنجی ڕێبەندان کۆمەڵێک لە چالاکانی ژینگەی خوڕمئاوە دژ بە داگیرکردنی کێو و زەوی لە ناوچەکانی مودبەکووە و کەمەربەندی سەزی گەڕەکی قازی ئاباد کۆبوونەوە. بە پێوی دویانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، چالاکانی ژینگەیی لە شوێنی لێدانی کارگەی شیرکەتەکانی سەر بە سپای پاسداران لە مودبەکووە کۆبوونەتەوە و بە لێدانی زنجیری ئینسانی خوازیاری کۆتایی هێنان بەو داگیرکاریە بوون. مەراسمی ساڵڕۆژی گیان بەختکردنی محەممەد قوبادلو لە تاران. ڕۆژی هەینی پێنجی ڕێبەندان بنەماڵەی هەمیشە زیندوو قوبادلو لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری تاران مەراسمی دووهەمین ساڵڕۆژی لە سێدارەدانیە و گەنجیان بەڕێوە برد. محەممەد قوبادلو ڕۆژی سیویەکی جۆزەردان لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و لەلایەن دادگای ئەنقلابی ڕژیمەوە بە تۆمەتەکانی محارەبە و ئەفساد فی الئەرض بە ئیعدام مەحکوم کرا. ڕۆژی سێی ڕێبەندانی هەمان ساڵ حکمی ئیعدامی و بەندکراوە سیاسیە وێڕای هۆشداری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جێبەجێ کرا. هاوکات لەگەڵ دووهەمین ساڵڕۆژی گیان بەختکردنی محەممەد قوبادلو بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ بنەماڵە دادخوازەکانی تاران لەسەر مەزارگەی کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ژاراویبوونی خوێندکارانی کچ لە زانکۆی فەرهەنگیانی وەرامین. شەوی هەینی پێنجی ڕێبەندان خوێندکارانی زانکۆی فەرهەنگیان لە شاری وەرامین بەهۆی خواردنی خۆراکی ماوە بەسەرچوو ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانە کران. بە وتەی چالاکانی خوێندکاری بەڕێوەبەرانی زانکۆی فەرهەنگیانی وەرامین پێشتر لە چەند کردەوەی نایاساییدا 50% مافی خوێندکارانیان پێشێل کردهبوو. ئەمجارە بە پێدانی خۆراکی ماوە بەسەرچوو خوێندکارانی کچ ژاراوی و بە 10 ئەمبوڵانس ڕەوانەی نەخۆشخانە کراون. بانگێشتی دوو چالاکی مەدەنی بۆ ئیتلاعاتی تەورێز و دادگای تاران. لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووس بە ناوەکانی عەزگەر فولادزادە و ویدا محەممەدی بۆ دادگای ئینقلابی شارەکانی تەورێز و تاران بانگێشت کراون. ویدا محەممەدی لە ئەنجامی پەروەندەسازی لقی یەکی دادسەرای ئەمنیەتی تاران بۆ لقی 26 دادگای ئینقلاب بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری بانگێشت کراوە. ئەو چالاکە مەدەنیە بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژی نظام تۆمەتبار کراوە و ئەبێ وەڵامی پرسیارەکان بداتەوە. لەلایەکی دیکەوە عەزگەر فولادزادە چالاکی مەدەنی خەڵکی تەورێز لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بۆ ئیدارەی ئیتلاعات بانگێشت کراوە. ئاشکرابوونی تۆڕی گەندەڵی بنیادی تەعاون لە زیندانی قزل حەسار. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بنیادی تەعاونی زیندانی قزل حەساری کەرەج دەور و نەخشی سەرەکی لە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر لە نێو زینداندا هەیە. زیندانی قزل حەسار بە 70,000 زیندانیەوە گەورەترین بەندینخانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. قەرەباڵغی بەندینخانە وای کردووە کە بەندکراوان بۆ دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەی خۆیان وەکو دەرمان، خۆراک، جلوبەرگ، ئاوی مەعدەنی و چەندان شتی تر بە بنیادی تەعاونەوە بەسراونەتەوە. ئەو بنیادە بەرپرسیاری سەرەکی دابینکردنی پێداویستی بەندکراوانە و کەلوپەلی بێکوالێتی بە نرخێکی گران و مادەی هۆشبەر لە ڕێگەی فرۆژگای بەندەکانەوە ڕادەستی بەندکراوان دەکات. داخوازی ئەنجومەنی نەتەوەکانی ئەمریکا بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی. ئەنجومەنی نەتەوەکانی ئەمریکا لە بەیاننامەیەکدا خوازیاری ڕاگرانی حکمی ئیعدامی پەخشان عەزیزی و هەڵوەشانەوەی سزای سێداری بەندکراوانی سیاسی بوون. لەو بەیاننامەیەدا وێڕای ئاماژەدان بە چالاکیەکانی پەخشان عەزیزی لە بواری مافی مرۆڤدا سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەو بەندکراوە سیاسیە وەکو جەنایەت ناوبراوە. ئەو بەیاننامەیە لەلایەن لقی دۆڵی سانفراندۆ بڵاوکراوەتەوە و بە توندی پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا شەرمەزار کردووە. ئەندامانی ئەو ئەنجومەنە
جەختیان کردەوە کە حکمی ئەدامی پەخشان پێچەوانەی هەموو میقاسەکانی مافی مەدەنی و سیاسیە و نیگەرانی جددی لەسەر شێوەی هەڵسوکەوتی مامورانی ڕژیم وەکو ئەشکەنجە و وەرگرتنی دانپێدانانی زۆرە ملێ دروست کردووە. دوایین هەواڵمان سەبارەتە بە پێشێلکاریەکانی حەماس لە غەزە و حکومەتەکەی جەولانی لە سووریا. حکومەتە تازەکەی سووریا لە ڕێگەی بڵاوکردنی ڕاگەاندن هۆشداری بە ژنانی ئازادی پۆشداوە و لە حومس و لازقیە تیرۆرستانی ئەحمەد شار دەستیان داوەتە کۆمەڵکوژی عەلەویەکان. لەلایەکی دیکەوە چەکدارانی حەماس چەندین فەڵەستینیان لەسەر شەقام گولەباران کردووە. بە پێوە ویدیۆیانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە چەندین گەنجی فەڵەستینی لەلایەن چەکدارانی حەماس بە بیانووی هاوکاری لەگەڵ ئیسرائیل لەسەر شەقام بەدەستی بەسترا و تیرباران کراون. لە سووریای نوێدا حکومەتەکەی جەولانی گوشاری بۆ ژنانی دژبەری ئازادی پۆش هێناوە و لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڕاگەیاندن لە نێو شەقامەکانی شار شێوەی پۆششی ئیسلامیان تەبلیغ کردووە. لە شارەکانی حومس، تەرتوس و لازقیە چەکدارانی ئەفغانستانی لە ڕیزەکانی تەحریر الشام دەستیان داوەتە کۆمەڵکوژی عەلەویەکان و چەندین پیاویان لەسەر شەقام بە شێوەی وەحشیانە گولەباران کردووە. تیرۆریستانی حکومەتە تازەکەی دیمەشق هەروەها ژنان و کچانی عەلەوی دەڕەفێنن و داراییەکانیان زەوت دەکەن. جێگای ئاماژەیە کە ڕۆژی ڕابردوو هەزاران شارومەندی خەڵکی حومس دژ بە حکومەتەکەی ئەحمەد شەر خۆپیشاندانیان کردووە. هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.